جارێکی تر وەزارەتی پێشمەرگە ڕخنەی هاوپەیمانان بەردەوامە لە دەسەڵات و تاوانباریان دەکەن بەوەی یەکە حیزبیەکانی پارتی وێچێتی لە وەزارەتی پێشمەرگە پرسەکردن و گرنگی زیاتریان پێدەدرێت. بۆچی ئەمریکیەکان گومانیان لە دابەشکردنی موچەی پێشمەرگە هەیە و چاودێری دەکەن؟ پرسی چاکسازی لە وەزارەت و هێزی پێشمەرگەی کوردستان ماوەی چەند ساڵێکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە و بە تایبەت دوای هاتنی هاوپەیمانان جەختی لێ دەکرێتەوە. بەرپرسانی باڵای هەرێمیش ڕای دەگەێنن هەنگاوەکان دەستی پێکردووە و بەردەوام لە بەرەو پێشچووندایە. سەرچاوێکی تایبەتی ستاندەر کە ئاگداری هەنگاوەکانی وەزارەتی پێشمەرگەیە ڕایگەیاند ئەوەی ئێستا ڕوودەدات بە پێچەوانەوە نەک چاکسازی لە ئارادانیە بەڵکو هەنگاوەکانی پێشوش لە پاشەکشەیە. ئێستا وەزارەتی پێشمەرگە بێ پلانترین و بێ سەروبەردرین دامەزراوەی حکوومەتی هەرێمی کوردستانە. وتیشی وەزارەتی پێشمەرگە لە بری ئەوەی دام و دەستگا و یەکە سەربازیەکانی پێشەنگ و سەرمەشق بن بۆ ڕێخستن و پێگەیاندنی هێزی پێشمەرگەی کوردستان بە پێچەوانەوە وێزگەیەکە بۆی فلیجبوون و پەرپوتبوونی زیاتری هێزی پێشمەرگە. باشترین بەڵگەشت بۆ ئەم ڕاستیانە ئەوەیە کە ئەگەر بەراوردێک بکەن لە نێوان فەرماندەی گشتی هێزەکانی هەفتا و فەرماندەی لە شکری کوردستان هێزەکانی هێشتا لەلایەک و وەزارەتی پێشمەرگەش لەلایەکی تر دەبینین ئەوە ئەم دوو یەکە حیزبیە لە هەموو ڕوویەکەوە لە وەزارەتی پێشمەرگە سەربازی تر و بە دیسپلینتر و بێکەم و کوڕیترن. لە کاتێکدا دەبوایە پێچەوانە بووایە. ئەوە لە کاتێکدایە بە گوێرەی لێدوانی بەرپرسانی باڵای وەزارەتی پێشمەرگە دەبوایە ئێستا لە ڕووی چاکسازیەوە وەزارەتی پێشمەرگە بگەیشت وایە و ئەنجامی زۆر دڵخۆشکەر. بەڵام بە گوێرەی زانیاری ستاندەر وەزارەتی پێشمەرگە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە ڕووبەڕووی رەخنە و گلەی زۆر بۆتەوە. بەو پێی وەک پێویست بەدەم پلانی چاکسازی هێزی پێشمەرگە نایەن و هیچ بەرەو پێچوونێکی ئەوتۆ نابینن. لە کاتێکدا ماوەی چەند ساڵێکە پلانی ریفۆرم لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەلایەن هاوپەیمانانەوە ئاراستەی وەزارەت کراوە. ئێستا هاوپەیمانان مانگانە 31 ملیار دینار پێشکەشی وەزارەتی پێشمەرگە دەکەن بۆ دابەشکردنی موچە یەکا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە. بەڵام بڵاوبوونەوەی وێنەیەکی چەند بەرپرسێکی ئەمریکی کە چاودێری دابەشکردنی موچەی وەزارەتی پێشمەرگە دەکەن لەو هاوکاریانەی ئەمریکیەکان پێشکەشی هێزی پێشمەرگەی کوردستانی دەکەن بە تەواوی پیشانیدا کە ئەمریکی و هاوپەیمانانیش هیچ متمانەیەکیان بە هەنگاوەکانی وەزارەتی پێشمەرگە نەماوە بۆیە ڕاستەوخۆ خۆیان بڕیاریانداوە دەستێوەردان بکەن و چاودێری هەنگاوەکان بکەن.